لا دەستپێکی یاریەکانی هەفتەی پێنجەمی خولی ئەستێرەکانی عێراق و لە دێربی بەغداد و لووتکەی خولەکە قووەتجەویە و شۆرتا لەسەر یاریگای نێودەوڵەتی کووت بێگەیشتن. لە خولەکی چوار لە لێدانێکی گۆشەی مەحموود مەواسی سووری عەبدولمەجید بووبەکری نێجیری سوودی وەرگرت و گۆڵ یەکەمی بۆ شۆرتەی سەوزپۆش تۆمار کرد. نیوە یەکەم ڕووداوێکی گرنگتری بەخۆیەوە نەبینی و بە پێشکەوتنی شۆرتا کۆتایی هات. لا نیوەی دووەم قووەتجەویە بەم هێرشە فشاری خستە سەر گۆڵی تیپی بەرامبەر عەلی جاسم سەرکەوتوو نەبوو لا یەکسانکردنەوەی ئەنجامی یاریەکە گرژێکی زۆری بەخۆیەوە بینی. لا خولەکی 53 ئەیوب ئۆدیشۆی ڕاهێنەری یانەی قووەتجەویە بە کارتی سوور کرایە دەرەوە. لا خولەکی 67 بەسام شاکر بە هەوڵێکی تاکە کەسی گۆڵی دووەمیشی بۆ شۆرتە زیاد کرد. دوای ئەم گۆڵە قووەتجەویەی شینپۆش بەهێزتر گەڕایەوە کەشی یاریەکە. لا خولەکی 73 موهەنەد عەبدوڕەحیم توانی جیاوازیەکە کەم کاتەوە بە تۆمارکردنی گۆڵ یەکەم بۆ تیپەکەی. هەوڵەکانی قووەتجەویە چڕتر بوویەوە بۆ یەکسانکردنەوەی ئەنجامی یاریەکە. عەلی جاسم لە دوورەوە لێدانێکی ئاڕاستەی گۆڵی شورتە کرد. ئەحمەد باسڵ بە باشی تۆپەکەی پێکۆنتڕۆڵ نەکرا و هێڵی گۆڵی بڕی. بەمەش قووەتجەویە بە گۆڵ یەکسانی گەیشتەوە. تا کۆتایی یاریەکەش ئەم ئەنجامە درێژەی کێشا و هەردوو تیپ بە 2 گۆڵ یەکسان بوون. بەم شێوەیە قووەتجەویە بە 4 سەرکەوتن و یەکسانیەک و 13 خاڵ لە پێشەنجیانەکان مایەوە. شۆرتەش بە 10 خاڵ بە کاتی لە خانەی دووەمە. قووەتجەویە لە هەفتەی شەشەم پشوو دەبێت بەهۆی ئەوە یاریەکەی بەرامبەر کارەبا بۆ دواخراوە. شۆرتەش 2 مانجی داهاتوو پێشوازی لە نەفتی هاوشاری دەکات. حوسێن محەممەد، کەناڵی پەیام.